بڕگەی چوارەم کە داوای ڕوونکردنەوەیان کرد پارێزگاری لە تایبەتمەندیەکانی باری تەندروستی یان کەسی تەنها لەو حالەتانە نەبێت کە بە یاسا دیاری کراوە یان لە لایەی دادگاوە داوا بکرێت یان ببێتە هۆی مەترسی. ئەوە پارێزگاریکردنە لە مافی نەخۆش لە تایبەتمەندی نەخۆش ئەگەر بێت و نەخۆش دۆسیەکەی بیەوێت نەدرێتە کەس داواش بکاتن بەڵام لە کاتێک کە دادگا بیەوێتن دۆسیەکە یان نەخۆشیێکی گوازراوی هەبێ ئەو نایەوێتن خەڵک بزانێ ئەو نەخۆشیە گوازراوی هەیە بەڵام پێویستە خەڵک لێ ئاگادار بکرێتەوە کە ئەو نەخۆشیە گوازراوی هەیە ئەوە ڕوونکردنەوە بوو کە داوای ڕوونکردنەوەیان کرد. سپاس زۆر سپاس بەڕێزان دانیشتنەکە هەڵەگرین کاتژمێر سێ دەست پێکەینەوە و دیوانی پەرلەمانی کوردستان خواردنی ئامادە کردو بۆ هەر فراکسیۆنە بچنەوە فراکسیۆنەکانی خۆتان و کاتژمێر سێ لێرە بن. دەستەوە ئەمە لێرەوە چ باش دەستان خۆشکار